بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 136. کارامەییەکانی شیکاری پرسیارەکان، جیاکردنەوەی پەیوەندیەکان. کاتێک گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەند جارەی هاوبەش بۆ دوو ژمارە دەدۆزیەوە، لێکۆڵینەوە لەبارەی توانای دابەشبوون یەکەکیان بەسەر ئەوی تریان دەکەی بەبێ ماوە. توانای دابەشبوون بەبێ ماوە. بەم شێوەیە پەیوەندی جیاکەرەوەت لە نێوان ژمارەکان دەست دەکەوێت. هەتاو ئەو خشتەی بەکارهێنا بۆ دیاریکردنی پەیوەندی نێوان دوو ژمارە و پەیوەندی نێوان بچووکترین چەند جارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەش. لەو نووسینەی ئەوەی ڕاستیبی زۆر شت فێر نابم، بەڵام لە خشتەکەی زۆر شت فێر دەبم. ئەگەر تەماشای ئەو خشتەی کەم لەو ستونی یەکەم ژمارە یەکەم نووسرایە بە پیتی بەو پیتەی ناویان لێنایە پیتی ئێ، ژمارەکان نووسراینە لە ستونی دووەمیش ژمارەکان دیسان نووسراینە ناوی پیتی ب. ئەو جەستونەکی دیکە ئەو ژمارەیە جارانی ئەو ژمارەیە کرایە ئەنجامی لێکدانەکە لێرانە نووسرایە. بەڵام ئەمن هەندێکیان لەو ژمارانە مسڕیتەوە هەتا ئاسانتربی باسی پەیوەندیەکان بکەم. پاشان لەو ستونە کەسکەی گەورەترین کۆڵکەی هاوبەش نووسرایە لە ژێر ستونەکەی، لە ستونە شینەکەش بچووکترین چەند جارەی هاوبەش و لەو ستونە سۆرەش ئەنجامی لێکدانی بچووکترین چەند جارەی هاوبەش لەگەڵ گەورەترین کۆڵکەی هاوبەش. وەکو دەبینین دوو ستونی سۆرم دانایە، چونکە ئەو دوو ستونانە هەمیشە دەبی هەمان ژمارە بن. واتە چ لێرە هەبی دەبی لێرەش هەبی. واتە ئەنجامی لێکدانی دوو ژمارەکە هەمان شتە لەگەڵ ئەنجامی لێکدانی بچووکترین چەند جارەی هاوبەش و گەورەترین چەند جارەی هاوبەش لە مابەینی دوو ژمارەکە، کە ئەو زانیاریە یارمەتیم دەدا، ئاسانکاریم لۆ دەکا. ئەگەر هاتوو ئەو خشتەیە لە تاقیکردنەوە هات لێیان پرسییم خشتەکە بە ژمارەی گونجاو پڕ بکەوە. ئەمن چ دەکەم؟ تەماشای یەکەم ڕیزی دەکەم. دوو ژمارەم هەیە 2 و 3. یەکەم شت ئەنجامی لێکدانەکەی نووسرایە دەکا 6. ئاسانە 2 جاران 3 یەکسانە بە 6. ئەو جە نووسرایە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 2 و 3 ژمارە یەکە. چونکە ئەمن دەزانم ئەو ستونە سۆرانە وەکو یەکن، یەکسەر دەچم لێرەش دەنووسم 6. چونکە ئەمن دەزانم ئەو ستونە و ئەو ستونە ژمارەکان دەبی هەمان ژمارە بن. ئێستا ئەگەر سیرکەین تەماشاکەین لێرە نووسرا بۆ 6 کەواتە ڕاستە. پاشان دەزانم ئەمن کە ئەنجامی لێکدانی بچووکترین چەند جارەی هاوبەش لەگەڵ گەورەترین کۆڵکەی هاوبەش هەمان ئەنجامی لێکدانی دوو ژمارەکانە. کەواتە ئەگەر لێرە ئەنجامی لێکدانی دوو ژمارەکان 6 بوو، دەبی ئەنجامی لێکدانی ئەو ژمارە و ئەو ژمارەش کردیتە 6 وەکو بیتە 6. کەواتە چ ژمارەک ئەمن ئەگەر لێکی بدەم لەگەڵ یەک دەبیتە 6 بێگومان ژمارە 6. کەواتە بە خۆم دەزانم بچووکترین چەند جارەی هاوبەشیش لێرە ئەویش 6. کەواتە زۆر ئاسانکاریە ئەگەرە من ئەو زانیاریانە بزانم. ئێستا دێمە لای ژمارە 4 و 6. لێرە ئەنجامی لێکدان نەنووسرایە 4 جاران 6، بەڵام ئەنجامی لێکدانی بچووکترین چەند جارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەش نووسرایە. کەواتە ئەمن یەکسەر دەبی بزانم لێرەش هەر دەبی 24 بی. یەکسەر دەنووسم 24. ئەوە لایەکی خشتەکەم پڕ کردەوە
ئەوجا لێرە نووسرایە بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی 4 و 6 12ەیە. ئایا چ ژمارەك جارانی 12 بکەم یەکسانە بە 24؟ زۆر ئاسانە، بێگومان ژمارە 2، کەواتە ئەم لێرە دەبی بنووسم 2، نووسرایە 2. ئەوەش تەواو. ئێستا بێمە لای 5 و 10. نووسرایە لێکدانی 5 و 10 یەکسانە بە 50. بێگومان دەکا 50. 5 جاراندا یەکسانە بە 50. کەواتە یەکسەر لێرەش دەبی بنووسم 50، چونکە من دەزانم ئەو دووستونانە بە یەک دەچن. ئێستا بزانم نووسرایە 50، نووسرایە 50. پاشان نووسرایە گەورەترین کۆڵکەی هاوبەش 5. لێرە ئایا چ ژمارەك جارانی 5 یەکسانە بە 50؟ دەبی یەکسەر بزانم کە 10 جاران 5 یەکسانە بە 50، کەواتە ژمارە 10. خشتەکەی بەو جۆرە پڕ دەکەمەوە. دوو ژمارەی دیم هەیە، ئەو جارەی ژمارە 7 و ژمارە 3. نووسرایە ئەنجامی لێکدانیان 21. زۆر باشە، کەواتە لێرەش یەکسەر دەبی بزانم دەبی 21 هەبی، چونکە هەمان ئەنجامی لێکدانە. ئەوجا ئەگەر نووسرا بوو بچووکترین چەندجارەی هاوبەشی ئەو دوو ژمارەی 21، ئایا چ ژمارەك لێرە جارانی 21 بکەم هەردەکا 21؟ بێگومان ژمارە 1، کەواتە لێرە دەبی نووسرابی 1. نووسرایە 1. گەورەترین کۆڵکەی هاوبەش 1. ئێستا بێمە لای 9 جاران 3. 9 جاران 3 لێرە نووسرایە ئەنجامی لێکدانی بچووکترین چەندجارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەش 27، کەواتە بێگومان لێرەش دەبی نووسرابی 27، چونکە هەمان شتە وەکو یەکە. ئێستا لە خشتەکەی دیارەکە گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە 3. چ ژمارەك جارانی 3 یەکسانە بە 27؟ بێگومان ژمارە 9، کەواتە دەبی لێرە نووسرابی 9. نووسرایە 9. ئەوەش تەواو. ئێستا 63. ئەنجامی لێکدانی 63 یەکسانە بە 180. نووسرایە زۆر باشە، کەواتە ئەنجامی لێکدانی بچووکترین چەندجارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەشیش دەبی هەر 180 بی، بزانم وایە یان نا. 180. ئێستا ئەگەر زانیم ئەمن بچووکترین چەندجارەی هاوبەش 60، ئایا چ ژمارەك جارانی 60 بکەم لێرە یەکسانە بە 180؟ بێگومان ژمارە 3، کەواتە دەبی لێرە نووسرابی 3. نووسرایە 3. بەو جۆرەی سوود وەردەگرم لەو ڕێسایە کە نووسرایە ئەنجامی لێکدانی دوو ژمارە هەمان ئەنجامی لێکدانی بچووکترین چەندجارەی هاوبەش و گەورەترین کۆڵکەی هاوبەشە. هەمان ئەنجامە. ئەگەر تەمەشای ستونە سۆرەکان بکەم ئەو ژمارانەی لێرەنە هەمان ئەو ژمارانەنە. تۆزێک ڕەنگە ئاسانکاریم لۆ بکرێ لە کاتی زانینی ئەو زانیاریانە، لە کاتی دیتنەوەی بچووکترین چەندجارەی هاوبەش وە گەورەترین کۆڵکەی هاوبەش. ئیدی پێویست ناکە ئەمن ئەو باسکردنانە چاکەم، چونکە باسم کرد لێرە و ڕوونم کردەوە پەیوەندیەکان کوونە. ئێستا نمونەکان ئەو پرسیارە ئەو ڕاهێنانە گەورەترین کۆڵکەی هاوبەش لۆ ژمارە 3 و ژمارەیەکی تر کە نازانم ژمارەکە چەندە. گەورەترین کۆڵکە 1 و بچووکترین چەندجارەی هاوبەشیش لە مابەینیان 15. ئایا ئەو ژمارەکەی دیکە چەندە؟ بەڕای من ئاسانترین ڕێ لۆ دیتنەوەی وەڵامی ئەو جۆرە پرسیارانە دروستکردنی ئەو خشتەیە. لێرە دەنووسی ژمارە، پاشان گەورەترین کۆڵکەی هاوبەش، بچووکترین چەندجارەی هاوبەش و ئەنجامی لێکدان
واتە ئەنجامی لێکدانی هەردوو ژمارەکە لە هەمان کات ئەنجامی لێکدانی گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەند جارەی هاوبەش. ئەمن لێرە تۆزەک یەکسەر پرسیارەکەم چانە کردێ، بەڵام بە لێرە چان کردێت تەمەشایەکی بکەین. یەکێک لە ژمارەکانم نووسیتەوە کە سەیە، ژمارەکەی دیش چونکە نازانم نووسیتم ژ واتە نازانم ژمارەکە. لەژێر گەورەترین کۆڵکەی هاوبەش نووسیتم یەک چونکە نووسرا بوو، گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینیان یەکە. پاشان دەزانم کە ئەنجامی لێکدانی دوو ژمارەکە یان هیچ کێشەنی ئەگەر ئەنجامی وە بچووکترین چەند جارەی هاوبەشیان 15ەیە. بچووکترین چەند جارەی هاوبەشی هەردوو ژمارەکە 15ەیە، کەواتە ئەو 15ەی لێرە دەنووسم. بچووکترین چەند جارە 15ەیە. ئەوها ئەوەندە زانیاریم هەیە. ئەوەندە زانیاریم هەیە کە گەورەترین کۆڵکەی هاوبەش یەکە، بچووکترین چەند جارەی هاوبەش 15ەیە، یەکێک لە ژمارەکان سێ، ژمارەکەی دیش نازانم. ئەمە چونکە دەزانم ئەنجامی لێکدان واتە لێکدانی سێ لەگەڵ 15 کە هەمان شتە لەگەڵ لێکدانی سێ و ژمارەکەی دیکە بێگومان لێکدانی یەک لەگەڵ 15 یەکسانە بە 15. کەواتە ئەنجامی لێکدانی سێ لەگەڵ ژمارەکەی دیش هەر دەبی بکاتە 15. ئایا سێ جاران چ یەکسانە بە 15؟ بێگومان سێ جاران 5. کەواتە ژمارەکەی دیکە یەکسانە بە 5. زوو ژمارەکەم دیتەوە چونکە ئەمن ڕێسایەکان دەزانم. بەڵام ڕەنگە ئەگەر خشتەکەی دروست نەکەم زۆر ئاسان نەبی. ئێستا پرسیارەکەی دیکە لێرە بێگومان شیکاری ئەو کتێبەش بە جۆری خۆی شیکار کرایە، بەڵام ئەنجامەکەی هەمان ئەنجامە. پرسی ئەو ڕاهێنانی دوو ژمارەم هەیە، یەکەچیان چارە ئەوی دیش 20. ببورن گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ دوو ژمارەی 4 و 20 دەکاتە 4. ڕاستە. گەورەترین کۆڵکەی هاوبەشم هەیە، دوو ژمارەشم هەیە. ئایا بچووکترین چەند جارەی هاوبەش چەندە؟ ئەگەر هەمان ڕێگەی بەکاربێنم ژمارە 4 و ژمارە 20 لێرە دەنووسم. گەورەترین کۆڵکەی هاوبەش 4ە. ئایا بچووکترین چەند جارەی هاوبەش چەندە؟ چونکە ئەمن دەزانم 4 جاران 20 یەکسانە بە 8، کەواتە لێرە لۆ بچووکترین چەند جارەی هاوبەش چ ژمارەک جارانی 4 بکەم یەکسانە بە 8؟ ژمارە 20. کەواتە لێرە ئەمن دەبی ژمارە 20م هەبی هەتا کە جارانی 4 دەکەم ببیتە 8. کەواتە 20 بچووکترین چەند جارەی هاوبەشە لە مابەینی 4 و 20 چونکە 20 دەتوانم دابەشی 20 بکەم و دەتوانم دابەشی 4 بکەم لە هەمان کاتوە چونکە 4 جاران 20 یەکسانە بە 8 و لێرەش 4 جاران 20 4 و 20م هەبوو، دوو ژمارەم هەبوو. کەواتە ڕێسایەکی تکەش فێر دەبم. ئەگەر هاتوو دوو ژمارەم هەبوو، ئەگەر هاتوو گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە بچووکەکە بوو 100%، بچووکترین چەند جارەی هاوبەش ژمارە گەورەکەیە. ئەوەش ڕێسایەکە. یان بە پێچەوانە ئەگەر دوو ژمارەم هەبوو، ئەگەر زانیم بچووکترین چەند جارەی هاوبەش ژمارە گەورەکەیە 100% گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە بچووکەکەیە. ئەوەش هەر باشە. چەند ڕاهێنانەکی دی لێرە ئەمن بە خۆم دروستم کردیە بۆ وێنە ئەگەرە من لێیان پرسییم ئەو خشتەیە پڕ بکەوە. دوو ژمارەم هەیە لێرە، یەکیان 6 یەکیان 8 و نووسرایە گەورەترین کۆڵکەی هاوبەش 2. ئەمن چ دەکەم؟ دەچم ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەی لێرە دەنووسم. 6 جاران 8 48. ئەوجە لە خۆم دەپرسم دووی جارانی چ ژمارەك بکەم یەکسانە بە 48؟
بێگومان ژمارە 24 کەواتە بچووکترین چەندجارەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی 24. ئەو جارەی ئەگەر دوو ژمارەی دیم هەبوو 4 و 5 زانیم نووسرا بوو کە بچووکترین چەندجارەی هاوبەش 20. ئایا گەورەترین کۆڵکەی هاوبەش چەندە؟ ئەمە دەینم ئەو دوو ژمارەی لێک دەدەم 4 جاران 5 یەکسانە بە 20 بیستەکەی لە ئەنجامی لێکدان دەنووسم. ئەوها لێرەش لە خۆم دەپرسم ئایا چەند جاران 20 یەکسانە بە 20 بێگومان یەک. کەواتە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی 4 و 5 یەکسانە بە 1 لە 1 گەورەتر نییە. خشتەکەم بەو جۆرەی پڕ کردەوە. ئەو جارەی ئەگەر دوو ژمارەم هەبوو 17 و 51. ئەگەر زانیم کە بچووکترین چەندجارەی هاوبەش 51، ئایا گەورەترین کۆڵکەی هاوبەش چەندە؟ چونکە بچووکترین چەندجارەی هاوبەش ژمارە گەورەکەیە، یەکسەر دەبی بزانم گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە گچکەکەیە. واتە گەورەترین کۆڵکەی هاوبەش 7ەیە و ئەنجامی لێکدانیش بێگومان 17 جاران 51، بەڵام پێویست ناکە پێویست دەکا بنووسم، بەڵام پێویست ناکە بزانم ئەنجامەکەی دەکات چەند، بەڵام دەتوانم بنووسم هەر ئەوها لێرە 17 جاران 5 جاران 51 ئەنجامی لێکدانە. ئەوها کەواتە ئەگەر هاتوو داوایان لێک کردم خشتەکەی پڕکەمەوە بەو جۆرەی خشتەکەی چا دەکەم. ئەگەر داوایان لێ نەکردم بەخۆم خشتەک دروست دەکەم، ئاسانکاریم لۆ بکە لۆ ئەوەی چونکە پەیوەندیەکانی مابەینی گەورەترین کۆڵکەی هاوبەش و بچووکترین چەندجارەی هاوبەش و ئەنجامی لێکدانی ئەو ژمارانە دەزانم. بێگومان هیچ کێشە نییە ئەگەر 3 ژمارە بوو 4 ژمارە بوو هەمان ڕێگەیە. ئێستا وابزانم تەواو بووم لەو لاپەڕەیە. باشترە بێمە کۆتایی ئەوانەیە هەتا لەوانەیەکی نوێ باسی لاپەڕەیەکی نوێ. هەتا ئەو کات هەر بژی.